حکومات ڕوبعموچەکەی پێ نەداین سەردانت کەم و قەرزەکەت بدەمەوە. خەجاڵەتم لە ڕوون نایەت بتبینم. ئەمە نامەی ئەو مامۆستایەیە چەند ڕۆژێک پێشەوەی گیان لەدەست بدات بۆ خاوەندوکانێکی ناردووە کە قەرزداری بووە. سەرکەوت یونس لەگەڵ هاوسەرەکەی و سێ منداڵەکەی و دوو ئەندامی خێزانێکی دیکەی نزیکیان کە لە چوارەم ڕۆژی جەژندا بە مەبەستی گەشتکردن بەنیاز بوون بچنە هەورامان، بەڵام ڕووداوی هاتوچۆ کۆتایی بە ژیانیان هێنا. دەنگێکی قایم بوو کە دیار بوو دوو ئۆتۆمبیلەدایان بەیەکە تەماشامان کرد، بە پەلە ڕامان کردە سەر شوێنی ڕووداوەکە. دیار بوو ئەو ڕووداوە دڵتەزیێنە بوو کە زیاتر لە 5 نەفەرتیایە گیانیان دەزات، تقریبا 7 بوون یا 6 بوون. من خۆم بەدەستی خۆم 5 جەنازەم دەرهێنا و 1-2 جەنازەیەکش لە زەویەکە کەوتە بوون. ڕووداوەکە لەسەر ڕێگای نێوان سەی سادق و قەزای شارەزور لە گوندی تەبی کەرەم لە پێکدادانی ئۆتۆمبیلێکی جۆری نیسان سەنی و بار هەڵگرێکدا ڕوویدا. لە ئۆتۆمبیلی سەنیەکەدا 8 کەسی تێدا بووە کە لە 2 خێزان پێکهاتوون. خێزانی یەکەم کە 5 کەس بوون و دایک و باوک و 3 منداڵ سەرجەمیان گیانیان لەدەستدا. خێزانی دووەمیش کە 3 کەس بوون، دایک و منداڵێک گیانیان لەدەستدا و باوکی و خێزانش کە شۆفێری سەنیەکە بووە بریندار بوو. شۆفێری بار هەڵگرەکەش کە لە ڕووداوەکەدا بریندار بووە لە بنکەی پۆلیسی شارەزور دەست بەسەر کراوە. بەڕێوەبەری پۆلیسی سەی سادق دەڵێ تیمەکانی پۆلیس و هێز ئەمنیەکان دەستیان کرۆ بە لێکۆڵینەوە و دواتر ئەنجامی لێکۆڵینەوەکان ئاشکرا دەکەن و کەسەکەم تەرخەمەکان دەستنیشان دەکەن. دوای ئەوەی لەگەڵ بنکەی پۆلیسی وارماوە بە هاوکاری ئەوان لە شوێنی ڕووداوەکە ئامادە بووین دەرکەوت کە 7 کەس دەستەنشینەکانی گیانی لەدەستدا و 3یان ئافرەتن و 4یان پیاوە و شۆفێری ئۆتۆمبیلی سەنیەکەش باری تەندروستی ناژێگیرە و ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کراوە و سەرجەم تەرمەکانی ڕەوانەی پزیشکی دادوەری سلێمانی کراون. ڕێگای نێوان سەی سادق و شارەزور تەنها 15 کیلۆمەترە، بەڵام یەکساییدە و بەپێی ئامارێکی نافەرمی لە ماوەی ئەم ساڵدا زیاتر لە 30 ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویداوە و 20 کەس گیانیان لەدەستدا و 60 کەسیش بریندار بوون. شۆفێرانیش داوا دەکەن بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ تاسەی پلاستیکی و هێمەی هاتوچۆ لە چەند شوێنێکی جیاوازی ئەو ڕێگایەت دابندرێت. عومەر فەتاح، NRT، شارەزور.